ئەبینین کە مۆبایلەکان کوالەتی زۆر باشی هەیە لە ڕووی دیقەوە لە ڕووی وێنەگرتنەوە و لە ڕووی ڕوئیاشەوە تۆ بۆ نمونە کامێرەیەکی زۆر گەورە بەری بۆ نمونە کامێرێکی وی کە بەرامبەر منە لەوەی کە تۆ مۆبایلیشی خۆت بەیە بەڵام بزانیم بە بیرۆکەکەی خۆت چۆن بەکارێنیت ینی زۆر جار هەیە من فیلمم بینی لە فستیڤالێکی پێشووترا بە یەک تێک ینی بە یەک تێک بە یەک جار بۆی تۆزە ڕوونتە بێ لای بینەرەکان فیلمەکەی تۆمار کردووە هەنیت بۆ نمونە لە هەیوانێک تا چۆتە ژوورەکە و هەتا هاتۆتە دەرەوە پەیامەکەی خۆی گاندو و فیلمەکەشی تۆمار کردو ئەمانەت ئەکەوێتە سەر ڕوئیا و بیر و بۆچوونی ئەو کەسانەی کە کاری تیاکەن بۆیە ئێمە چینە لای پرۆمۆی ئەم دومین فستیڤالە بەیەکەوە پرۆمۆکەی بینین و میوانێکی بەڕێزمان لەگەڵدایە بەدڵنیایە با بەیەکەوە پرۆمۆکەی دەستگای میدیای کورسات سپۆنسەری میدیای فستیڤاڵی فیلمی کوردی موبایل لە ئەستۆگرێت و ڕووماڵی هەموو چالکەکانی هەردوو ڕۆژی فستیڤاڵە کاکەین و لەوێ ئامادەبین. سیتی سینەما بە خۆشحاڵیەوە لە خولی دووەمی فستیڤاڵی فیلمی کوردی موبایل لە 2 ئێوارەدا 15 فیلمی هەڵبژێردراوی فستیڤاڵەکە لەسەر شاشەکانی نمایش دەکات. ئەوەی ئێستا ماوەتەوە تەنیا ئامادەبوونی ئێوەیە لە ڕێکەوتی 19 و 20 مانگی 6 کاتژمێر 6:30 ئێوارە لە سیتی سینەما پێکەوە بەشداری لە سەرجەم چالاکی و بینینی فیلمەکانی خولی دووەمی فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایلەکەین چاوەڕوانتانی. دەستگای میدیای کورسات سپۆنسەری میدیای فستیڤاڵی فیلمی کوردی موبایل لە ئەستۆگرێت و ڕووماڵی هەموو چالکەکانی هەردوو ڕۆژی فستیڤاڵە کاکەین و لەوێ ئامادەبین. سیتی سینەما بە خۆشحاڵیەوە لە خولی دووەمی فستیڤاڵی فیلمی کوردی موبایل لە 2 ئێوارەدا 15 فیلمی هەڵبژێردراوی فستیڤاڵەکە لەسەر شاشەکانی نمایش دەکات. ئەوەی ئێستا ماوەتەوە تەنیا ئامادەبوونی ئێوەیە لە ڕێکەوتی 19 و 20 مانگی 6 کاتژمێر 6:30 ئێوارە لە سیتی سینەما پێکەوە بەشداری لە سەرجەم چالاکی و بینینی فیلمەکانی خولی دووەمی فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایلەکەین چاوەڕوانتانی. دەستخۆشی بۆ هاوکارانمە بۆ ئامادەکردنی ئەو پرۆمۆیە و هەمیشەیە مەشۆک و دەستگای میدیای کورسات لە پشەموو ئەو فستیڤاڵ و ئەو کارە باشان نابین کە بۆ خزمەت بێت لە بواری هونەر و لە هەموو بوارەکانی ترە بۆ گفتوگۆکردن لەسەر دووەمی خولی فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل کە لە شاری سلێمانی بەڕێوەچێ سامیوانێکی زۆر عزیز و خۆشەویستمان لەگەڵای هونەرمەندێکی زۆر عزیز ئەوش کاک ڕێکەوت حەمەد تۆفیقە وەکو پەڕێوەبەری پرۆگرامی فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل کە لێرە ئامادەیە کاک زۆر بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوون زۆر بەخێر بێ ئەمە دووەمی خولی فستیڤاڵەکەی لەوانەیە خولی یەکەم تۆزێک ئەرکەکان قورستر بوو بێت و نەزانن چۆن ئامادەکاریەک لێ بەڵام بزانین بۆ خولی دووە مەزانن کە لە خولی یەکەمەوە چکەم و کوڕیەک هەیە پێویستە چی زیاب بکرێت پێویستە چی بلا ببرێ پرۆگرامێکی تایبەتی بۆ دابمرێ تۆکو بەڕێوەبەری پرۆگرامی ئەم فستیڤاڵە ئامادەکاریەکانی چۆن کراوە و چۆن خەڵک دەتوانێت بەشدار بێت. سوپاس بۆ دەستگای میدیای کورسات کە هەمیشە گرنگی بە بابەتە کەلتوریەکانی ئەو بیریشمان نەچێت ئەم فستیڤاڵە لەلایەن دامەزراوەی ویم بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیای کورسات بەڕێوە چێت و بە هاوکاری سیتی سینەما هەڵبەت ئێمە گەر بگەڕێنەوە بۆ ئەزمموی ساڵی ڕابردوومان کە فستیڤاڵەکەمان ئەنجامەوە بەڕێوە برا خۆی فستیڤاڵ کۆمەڵێک مەرج و ستانداردی خۆی هەیە لەسەر ئەو پێوەرا و لەسەر ئەو با بڵێن مەرجانەی کە دانراوە لە فستیڤاڵە هەیە لەسەر ئەوە ڕۆشتوین بۆیە ئێمە ئەتوانین بڵێن ئەنجامدانی فستیڤاڵەکە لە خولیەکەما قورس بوو تا ڕادەیەک و زایدن ئەم ساڵ کە خولی دووهەمی فستیڤاڵەکەی و کە ڕامانگەیانوە ئەتوانین بڵێ بە خۆشحاڵیەوە پرۆگرامیشی باش دانراوە و لە پار ساڵ فیلم زیاتر هاتوۆتە ناو فستیڤاڵەکەەوە کە ئەمەش یانی باوەشکردنەوەی فیلم سازان و ئاوات خوازان ئەتوانین تا ڕادێک وا بڵین بۆی کە فستیڤاڵەکە لە باوەشم شاراجێ بێتەوە. دەستان خۆش بێت جا بێگومان لە پاڵەوەی کە ژمارەیەکی زۆر فیلم نردراوە بۆ بەڕێستان ئێوە هەندێک پێوەەر هەبووە بە پێی ئەوانە فیلمەکانتان هەڵبژاردووە پێوەرەکان تایبەت بە تایبەت ئەوەی ئەمساڵ چی بوون؟ بەڵێ بێگومان ینی لە پشتی هەر فستیڤاڵەکەەوە سیاست و کەتەگۆری خۆی تایبەت بەخۆی هەیە ئێمەش وەکۆ فستیڤاڵەکە لەژێر ناونیشانی فستیڤاڵی فیلمی کوردی بۆیە ڕێگ ئەبێ بگەڕێنەوە سەر
ئەو ڕێگەی کە ئەبێ فستیڤالەکە ڕێگە بات بە چیرۆک و ناوەڕۆکی فیلمی کوردی کە لە ناو فستیڤالەکە جێبێتەوە بۆ لەگەڵ ئەوەشا کۆمەڵە مەرجی تر هەبوو کە ئێمە لە ڕۆژی ڕاگەاندنی خولی دووەمی فستیڤالەکەیە خستمانە ڕوو هەم لە وێبسایتی تایبەت بە فستیڤاڵ و زائیدەن لە پلاتفۆرم و لە میدیاکانە ئەمان ئەلان کردووە کە یەکەم مەرج بوو فستیڤاڵ ڕێگە بۆ فیلمانە ئەیات کە لە دەخولەک دوریشتنەکەی تێنەپەڕێت و ناوەڕۆک و سینارۆکە و سکرێپتەکە و چیرۆکەکە با بڵین کوردی بێت ئیتر گرنگ نەبوو لە هەر شوێنێکی دنیاوە گرنگەوە بوو کە فیلمێکی کوردی بێتە ناو فستیڤالەکەەوە ئەو مەرجە گرنگەکانی ناو فستیڤالەکە بوون بۆ وەرگرتنی فیلم لەم خولی دووەمی فستیڤالەکەیە. باشە کاکڕێکەوت ئێوە لەم فستیڤالەیە لیژنەی تایبەتان داناوە بۆ هەڵسەنگاندن بۆ ئەوەی کە بزان ئەم فیلمانە ڕاستە فیلمی کوردین ئیتر لە هەولێرەوە بێت لە کەلارەوە بێت لە ڕۆژهەڵاتەوە بێت فیلمی کوردیە بۆی کە بتوانێت هەڵسەنگاندنێکی وای بۆ بکات کە ئایا بەشداری فستیڤالەکە کات یاخو بەشداری ناکات و ئەو پێوەرانە چییە بۆ هەڵسەنگاندنی ئەو فیلمانەی کاکرێت بنجامە کاڵین مۆبایل تۆزێک لەوانەیە سربەستی پێوە دیار بێت بۆ کارکردن بەڵامە بێ کۆمەڵە پێوەریشە بێت کە تۆ بیخێتە سەر شاشەیەکی سینەما. کاک سەرکۆ بەڕاستی ئێمە باز لە پرۆسەیەکەکەین کە پێوترێ فیلم و ئیتر بە مۆبایلێک وێنە گیرابێت یاخود بە کامێرایەکی ئاری ئەلێکسا وێنی ئەو فیلمە گیرابێت دوجار تۆ پرۆسەیەکە بینی کە پێوترێ فیلم لە سینەماشە بۆ بنە زانستە ئیتر یعنی مەرج و کۆمەڵک مەرج و تایبەتمەندی خۆی هەیە بۆیە بەڕاستی لیژنەی هەڵبژاردننی فیلمەکان بۆی کە سلێکتی ئەو فیلمانە بکەن و بخرێت ناو فستیڤالەکە و نمایش بکرێت لەسەر سکرینی فستیڤالەکە دوجار ئەم لیژنەیە ینی بڕیار لەسەر ئەوەیان کە فیلم ببینن بۆیە ئەگەر بێت و با بڵین دەرچوونێک یاخود بە شێوازێکی نازانستی فیلمەکە وێنە گیرابێت یا شتێکی لەو بابەتە بەڕاستی ڕێگە نەدراوە بۆی کە فیلمەکان بخرێن ناو فستیڤالەکەەوە ئەمە حەزەکەم تەوزیحێک لەسەر ئەوە بەم یەک تۆز باڵێت تێنەگەیشتن هەبوو لەو ڕۆوە هەندێک ناڵم زۆرینە هەندێکی کەم کە ژمارەیەکی بەڕاستی زۆر کەمە تێنەگەیشت بوو لەوی کە فیلم چۆن دروست بکات فیلم چۆن بنێرە بۆ فستیڤالەکە بنمونە ڤڵۆج ناچێتە ناو ئەوەی کە تۆ بڵێ ئەمە فیلمم دروست کردووە یعنی کۆمەڵە برادر بچن بۆ سەیرانێک دانیشن ڤڵۆگی خۆیان بکەن و دانیشن ینی گرنگترین شت بۆی کورتی کەمەوە فیلم پێویستی بە سکرێپت هەیە پێویستی بە سیناریۆیکی ئامادەکراو هەیە ینی با بڵێ ناوەڕۆکی هەبێت دوجار من فیلمە بینم کە فیلمەکەش بینی ئەبێت چیرۆکی ئەم فیلمە تێبگەم بۆیە ئەو گرفتەمان هەبوو لەگەڵ هەندێک گرفتی بچووکی تر لەوانی کە فیلمیان دروست کردبوو نردبوویان خۆتانەزان سینەما و سکرینی شاشی سینەما لانسکەیپە ئەوان هاتبوون مەسەلەن بە شێوازی ڕیل بابلین بۆی بینەرانی شتێ بگەن لە بەسەر باری بابلین ستونیەکە کامێرەکەی گرتووە تەسویری کردووە ئەمە لە سینەمایە جێی نابێتەوە یعنی فیلم ستانداردی خۆی هەیە بۆیە ئەگەر ڕێمە بۆ ئای با بڵین وەڵامەکەت بە دروستی بەمەوە لیژنەی هەڵبژاردننی فیلمەکان لەسەر ئەم پێوەرە ئەساسیانی سینەما بڕیاریان لەسەر هەڵبژاردننی فیلمەکان ناوە ئەمان گرنگە ئەمەش بڵێمەوە مەرج نییە ئەو فیلمانەشی کە وەرنەگیرابێتن مانای ئەوە بێ و فیلمانە خراپ بن یاخود با بڵین شایستەی نمایشکردن نەبن دوجار بیریشمان نەچێت سینەما چێژە ئەگەر بێت و ئەم سێ بەڕێزەی کە ئیستالی ژنەی هەڵبژاردننی فیلمەکانن ئەمان نەبوونایە من و بەڕێست و خاتون بووینایە لەوانەیە ئاڕاستەی یاخود هەڵبژاردننی فیلمەکان بە شێوازێکی تربوونایە دوجار سینەما چێژە بێگومانەزین تێڕوانینەکان دیرگاکانیش جیاوازە کاگڕەکەوت ئەگەر بە ڕێزت پێمان بڵێ ئەڵێیت کە لە چاو خولی یەکەم ژمارەی فیلمەکان زیای کردووە بە ڕێزت ئەگەر پێمان بڵین لە چاو یەکەم ئەزمون لە یەکەم خولە تا چەند بینیت کە ئێستا باست کردوونم هەندێک هەڵی لەم چەشنە هەبووە یان هەندێک لانەیە شێوازی ئیشکە لەگەڵ ئەم فستیڤاڵیان نەگونجێت هەبووە بەڵام بە شێوە گشتێکی لە ڕووی تەکنیکیەوە لە ڕووی بیرقوڵکردنەوە لە ڕووی تێگەشتن لەوەی کە فیلمی مۆبایل ئەبێت چۆن بێت تا چەند ئەبینی جیاوازی هەیە تێڕوانینەکان قوڵتر بووە گەنجەکان کاتێکیان ئەسڵان فیلمسازەکانی ئێمەوە کە حەزیان لەم بابەتە تا چەند کە کاتێک زانیویانە بوارێک لەم چەشنە کراوەتەوە لای ئێمە پێدراوە چون کاریان لەسەر کردو لە کۆتاییەوە ڕەنگی داوەتە بەرهەمەکان ئەم ساڵ دەوڵەمەندتر بێت ئەمە بەدی کراوە
بە خۆشحاڵیەوە بەڕاستی وەکو خۆم ینی ئەماڵێم بەڵێ ئەمە بە تەواوەتی بەدیکراوە ڕنگدانەوەشی هەبوو لە فستیڤالەکەیە بیرمان نەچێت ئەو بەڕێزانەی کە ئەو دەرهێنەرانەی کە بەشداریان کردووە بە فیلمناردن بۆ فستیڤالەکە زۆرینیان دەرچووی کۆلیژی فیلمسازین ئەزمونێکی باشیان هەیە باگراوندێکی باشی سینەماییان هەیە ئەزانن چۆن فیلم دروستکەن ئەزان چۆن فیلم وێنە بگرن ئەمە لە ڕووی بەرهەمێنان و لایەنە هونەریەکەیەوە بەراورد بە پار ساڵ بەڵێ ئاستی بەرهەمێنانی و تەکنیک و ئەتوانم بڵێم چیرۆکی فیلمەکان باگراوندێکی باشی سینەماییان هەیە و ئەو خەڵکاری کە یەکەم ئەزممویشیانە ینی بڕیاری فیلمەکانیان وهانەیەوە یان سکرپتەکانیان کە دروستیان کردووە عشوایی هەڵی بەرەناوەی کە خۆیان دروستیکەن و با بڵین ڕاگوزە تێپەڕێ بەسەریانە چیان کردووە یعنی هەستی پێەکەی لە بینینی فیلمەکانە بەڕاستی هەستی پێەکەی کە عقلێک لە پشتی ئەم فیلمانەوە هەیە عقلێک لە پشت دروستکردنی فیلمەکانەوە هەیە عقلێک لە پشتی نووسینی سیناریۆکانیانەوە هەیە ئەمە دڵخۆشی هەموو ستافی فستیڤالەکەیە بۆ بەراورد بە ساڵی ڕابردوو تێگەیشتن لە فیلم دروستکردن زیاتر بووە بیرمان نەچێتەوە ئەتوانین بڵێن لە نیوە زیاتر ئەو بەڕێزانن کە کۆلیژی سینەمایان تاوا کردووە ئەوانەشی کەما بوونەوە ڕەنگە باگراوەندێکی سینەماییانەوە بێ دامەزراوی ویم لە پێش دەستپێکی فستیڤالەکەوە خولێکی تایبەتی کردەوە بۆی کە چۆن فیلم بە مۆبایل دروست بکەین لەلایەن مامۆستا هەورازەوە یعنی ئەمەش بۆ خۆی بوو بە هاندەرێکی باش بوو بە تێگەیشتنێکی باش بۆ ئەوانی کە ئەیانویست بەشداری لە فستیڤالەکە بکەن تا ڕادەیەکی زۆر باش دڵخۆشم بەوەی کە فیلمەکان لە ئاستێکی بەرزتر و بە کڵاسترانە ساڵ ژمارەی فیلمەکان زیاتی کردووە ساڵ بەڵێ ئەگەڕێنەوە بۆ ساڵی ڕابردوو پار ساڵ 125 فیلم پێشکەش بە فستیڤالەکە کران ئەم ساڵ 194 فیلم پێشکەش بە فستیڤال کراون ئەی بە خۆشحاڵی لە هەڵسەنگاندنەکەیمەوە تۆ چەنی هەڵسەنگانەکە بەڕاستی ئەتوانمەوە بڵێم زۆر قورس هەڵسەنگاندنیان هەڵبژاردنیان بۆ فیلمەکان کرد بۆ ئەوەی کە چاوپۆشی نەکەن بۆ ئەوەی کە ئیتر مادەم ئەمە خولی دووهەمە ئەبێ بڕیارەکان قورستر بێ ئەبێ بە مەرجەکان قورستر بێ ئەبێت کەمتر یعنی چاوپۆشی بکرێتەوەی کە فیلمێک ئاستێکی کەمێک هونەری هەبێ یان لاوازی هەبێ یاخود سیناریۆیەک لاواز بێت با ئەمە بڵێم ئەنجا وەڵامی پرسیارەکە تێمەوە فیلممان بۆ هاتووە زۆر باش وێنە گیراوە زۆر هونەریە نواندنێکی زۆر باشی تیاکراوە بەڵام چیرۆکەکەی خراپ بووە یاخود با بڵێن چیرۆکەکەی لاواز بووە بیرمان نەچێت کورتە فیلم واتە سیناریۆ واتە چیرۆکێکی باش تۆ لە ماوەی ئەو چەند خولەکە کەمەی کە لە بەردەستایە منی بینەر دانیشتوم تەماشایەکەم بۆی کە لەو فترە زەمەنیە کەمەیە تۆ چیرۆکە باشەکەی خۆت بە سادەیی بە من بڵێت من کە هەستام لە هۆڵەکات بدرەوە لی تێ بگەم ئەلەمەیانە تۆزی هەڵە هەبوو بەسەر دەرهێنەرەکانە تێپەڕی بوو بۆیە لیژنی هەڵبژاردننی فیلمەکان قورستر ئەمساڵ بڕیاریانە کەمتر چاوپۆشیان لە هەڵەکان کرد 15 فیلمیان هەڵبژاردووە بۆ بەشداریکردن لە ناو فستیڤالەکە بۆی ئەوە بەڕاستی زۆر گرنگە چکە من لە خولیەکەما لێ ئامادە بووم بەڕاستی یانی تۆ ئیش بۆ چیەکەی بۆ بینەرە ینی تۆ بێ بەردەوام ئەمیشەیمە خۆمانڵێ بینەرە بێ ڕاکێشی بەلای خۆتە ینی تۆگە فیلمەکان لە چاو ئەویان نەبێت کە ئاستێکی باشێ بێ بینەری بیت بینەر بێزارە بێ هەڵە سێ ڕاتەوە ینی دانانیشت دەدەقە بە دیارتەوە چارێکێ بە دیارتەوە پێنجەق بە دیارتەوە 6 فیلم بەیەکەوە عەرز کرێ بۆ خۆی بێ بە سەعاتێک یانی بێزارە بێ بەس ئەمە سەنگانە زۆر گرنگە چکە لە بەروی خولیەکە من خەڵکە بۆ هاتە دەرو لە وڵەکەم کاکە بۆ هۆڵە بەچێڵی بڕۆژورۆ تۆ سێر کە بزانێت ینی من بەڕاستی خۆی کار ئیشکردن لەم فستیڤالانە زۆر گرنگە بەڵامێت تۆ زیواقعتر بیت بۆیە ئەمەشم باز کرد دەستان خۆش بێ ینی ئاوا هەڵسەنگاندنتان کرد بووی کێبڕکێکی خۆشە بێت لە نێوان فیلمەکانە و ئەوانەشی کە فیلمیان کردووە ئەوانیش دەستیان خۆش بێ بۆی کە جارێکی تر بەشداریان کردەوە بۆ پێوەرانەیە بڕۆن کە ئەگەر هەڵیان کردو چارەسەریکەن بۆی کە فستیڤالەکە بەرەو جوانتر و جوانتر بڕوات و ئێوە چیتان کردو بۆی کە ئەگەر کێبڕکێکە بێ لە نێوان فیلمەکانە خەڵات هەیە بۆ ئەکتەر بۆ دەرهێنەر بۆ باشترین فیلم چۆن ئەمانەتان ڕێکخستەوە بەڵێ بەلەوەی کە وەڵامی پرسیارەکەت بە مۆکاکە سەرکەوە حەزم کرد ئەوە بڵێمەوە پار ساڵ هەر ئێمەش خۆمان و بینەرانیش هەستی بەوە ئەکرد کە جنابیشت سەرەتای تەورەکە کە دەست پێکرد ئاماژت بە فیلمێکە کە بێکتێک دەستی پێکرد و کاتە لە زەهینەتی تۆیان ماوەتەوە ئەم فیلمە بۆ یەکێک بوو لە فیلمە جوانەکانی خولیەکەمی فستیڤالەکە بە مۆبایل بوو یەکتێک بوو
پەیامی خۆشی گەیان و چیرۆکێکی جوان. پارساڵ خەڵاتی گەورەی خەڵاتی گەوری فستیڤالەکە بۆ ئەو فیلمە دەرچوو باشە ئەوەی کە بیرمان بێت پاچەند فیلمێکی کەم هەبوون ینی ئەتوان بڵم 4 بۆ 5 فیلمێکمان هەبوو کە ڕکابەری بردنەوەی خەڵاتەکانیانەکرد بۆ بەدەستێنانی خەڵاتەکان ئەو 4-5 فیلمە بوون یعنی تۆی بینەر شتەکەت لا کەشف بوو ئەتزانی کە لەم چەند ئەو خەڵاتانی کە دانراوە لە فستیڤالەکەیە بۆم چەند فیلمە ئەڕوات بەرحاڵ ئەم ساڵ ئەوە نییە ئەمساڵ ڕکابەرەکە قورسترە بۆ لە کۆی 1994 فیلمی نێردراوە بۆ فستیڤالەکە 15 فیلم وەرگیراوە کەواتامە باشترینەکانن لەگەڵەوەشا خەڵاتەکانووی کە باسیەکی بەڕێستان پرسیار لەسەر کرد هەموو خەڵاتانی کە پار ساڵ هەمان بوون کە ژمارەیان 11 خەڵاتە بە خەڵاتی تایبەتی ڤیمیدیاوە بێ بە 12 خەڵات سیتی سینەماش ئەم ساڵیش بە هەمان شێوە خەڵاتێکی تایبەتی ئامادە کردووە ئەی بەخشێت بە یەک فیلم کەواتە کۆی پرۆسەکە توی بڵێن 16 خەڵاتمان هەیە ڕکابەریەکەیان قورسە لیژنەی داوەران ئەتوانم بڵم ئەرچی ئەم ساڵیان جیاوازترە بێت لە پارساڵ بڕیاریان لەسەر چەند فیلمێکی کەمیاوە ئەیانزانی ئەو نییە کواڵەتی و ئاسی فیلمەکانە چاستەکە بەڵام ئەمساڵ هەر ئەو 15 فیلمێکی هەڵبژێراون یعنی قورسترە بۆ بڕیاردان لەسەری زۆر باش کاک ڕێکەوت ئەزانین سینەما بوارێکە ئەتوانین بڵێن لای ئێمە زۆر کۆنیە خەریکین تازەت وردە ئەکەوینە سەر پێی خۆمان لە زۆرێک لە بوارەکان باش ئیش ئەکەین پیشەیانە ئیش ئەەکەین کە تەنانەت هەندێک جارلانێ بتوانین بۆ نمونە لە زۆرێک لە فستیڤاڵە نێودەوڵەتیەکانیش بەرهەمەکان بەشداری پێ بکرێت ئەگە بەڕێزت پێمان بڵێ بێگومان تێڕوانینی بەڕێزت دوورترە بۆ سینەماوە بۆ فیلم لە ڕووە جیاوازەکان و لێکی ئایتەوە و هەندێک بوارلانەی لە سینەما و فیلمسازی ئێمە پێویستی بەو بە زیاتر کاری لەسەر بکرێت لە هەندێک ڕووی تەکنیکی و هەر هاوڕێیانی خۆمان بۆ نمونەکە باسی سینەمایان کردو ئەوەی کە میوان بێتن یان لە بواری فیلمسازیایشان کرد و تویانە بۆ نمونە لەخوا بەزیاب ئێستا تەکنیکی و ئیشی باشمان کردووە لە ڕووی بۆ نمونە میوزیکەوە ئیشی باشەکرد بەڵام لانە هەندێک ڕۆی ترمان هەبێ هێشتا پێویستی بەکار هەبێت ئەگە بەڕێزت پێمان بڵێ ئەوەی کە تاکو ئێسا بینیوتە هەر لە ئەم دوو ئەزمموی خولی یەکەم و دوو هەمە بواری لانەی فیلمی مۆبایل تۆزێک جیاوازتر بێ بەڵام بێگومان هەر چوارچێوەیەکی خۆی هەیە چی پێویستەکە لەم بوارە زیاتر کاری لەسەر بکرێت دەوڵەمەندتر بکرێت بۆ نمونە ئێوە زیاتر ئەرک بکێشن خولی بۆ بکەنەوە زۆر بە ڕاستگویانە وەڵامت بەمەوە سیناریۆ گرنگترین ئەو مادەیەکە بێ لە فیلمە سیناریۆ لای ئێمە ئەمە نەکێشەی دروست من نازانم هۆکارەکەی بەڕاستی ینی ناتوانم ئەوە پێویستی چوزانم ئەتوان بڵم بەحسێکی پێویستە توانم بڵێم وەرقسەی منیش نییە دوجار قسەی زۆرێک لە هاوڕێکانمانەکە بەردەوام ئەم شتاڵێنەوە پێویستێکی زۆرە لەبەروی کە ئەزمموێکی کەممان لەسەرەوە هەبووە ئەگەر ئێمە باواز لەوە بێنین کە لە دروستکردنی فیلم بە مۆبایل بۆ ئەم فستیڤاڵە با چاوپۆشەی لەوە بکەین کە ڕەنگە خەڵکانێکی تیاابێ دەرهێنەرێکی تیاابێ فیلمسازێکی تیاابێ یەکەم ئەزمموی بێ بگەڕینەوە بۆ فیلمە گەورەکان کە خەڵکانێکی بە ئەزممویش دروستیان کردووە هەمیشە ئەوە وتراوەتەوە کە سیناریۆ گرنگترین ئەو پێویستەیە کە لە فیلمێکا بێ هەبێت ئێمە لەوایە زۆر لاوازی نازانم ئێمە کێشەکە لەوایە کە شێوازی ژێڕانەوەمان باش نییە خۆمان ئایدیامان بۆ دروستکردنی چیرۆک باش نییە لەوایان تێناگەم بنمونە ئێمە باسی جینۆسای دەکەین بنمونە باشە لە جینۆسایدا کارەساتێکی گەورەیە هۆلۆکۆستێکی ترە بەڵام بەسەر ئەم میلەت و بەسەر کووردا هاتووە کاتێک کە باسی ئەەکەی کەسێک کە خۆی لە ناو چیرۆکەکەیا بوو بێت زۆر سەتحی باسیەکات یعنی کە تۆ ئەگەر هەر ئیستا لە خیاڵی خۆتا ڕەنگە سامە لای یاریشێکمان دروست بوو بێ خێرا زیلێکی ئەسکەریە مەسەرەن کۆمەڵێک خەڵکی تایە بەرزی کوردیە و ئەسکەرەکان لیانێن و ئەها وێنەکە بەگشتی ئەوەیەتە بەرچاومان بۆ چونکە هەر بۆ شێوازە ئیشی تیاکراوە یعنی زۆر قوڵ ئیشی تیا نەکراوە بەراورد بەوە لە کۆی هەشتا و ئەوە ئەزار کەس کە ئەنفال کرابێت دڵنیام چیرۆکی سەیر و سەمەریتیە دڵنیام چیرۆکی زۆر وردوی دیتەڵی زۆر وردەیە لە کۆی ئەو پرۆسەیە کە پێویستە سیناریستێکی باش ئیشی لەسەر بکات کاکە بیرمانە چێتەوە فیلمی زە پیانست لە حەجمی ئەو کارەساتە گەورەی هۆلۆکۆستا
پیانۆژەنێکە تۆ لە کارکتەری پیانۆژەنێکەوە حەزمی ئەو کارە ساتە گەورێت بۆ ئەجێڕێتەوە منی بینەژلەی بێتاقەت نابم و ئەسڵم بە دووادا چوونیشی بووەکەم هەموو چیرۆکە گەشمان پێپشانەیە ئێمە لەو خاڵەیە زۆر لاوازین بەداخەوە زۆر معریفەیەکی باشمانی لە دروستکردنی سیناریۆیە پێویستمانە بۆ وەڵامەکەی جەنابەت بەڕاستی وەرکشۆپ لەو مەجالەیە با بڵین پەنابردنەبەر مامۆستای شارەزا لە ئاستی دەرەوە بێت وانەمان پێ بڵێتەوە بێت فێرمان بکە ئەیبەنی ئەو خاڵی لاوازمان تەنها و تەنها ئەوەیە لە ڕووی پرۆداکشنەوە بۆ دروستکردنی فیلم بەڕاستی لە تۆپین و خرابنین و زۆر بە تایبەتی لەم چەند ساڵی ڕابردووە لە مەجای پرۆداکشنی ڕیکلامە هاتە ناو بواری فیلمسازیشەوە شێوازەکە زۆر باشە خۆی بەڕاستی ئێمە خۆشمان خاوەنی خامەیەکی زۆر باشی بێگومان ینی میلەتێکین زۆر ڕووداوی ناخۆش بەسەرمانە هاتووە بە ڕووداوی خۆشیشمانەیە و چیرۆک و ئەفسانی زۆر جوانیشمان هەیە ئەگەر بتوانین لە ڕووی خۆشەویستی و لە ڕووی بابەتی گرنگەوە بتوانین سیناریۆ جوان دروستکەین ینی من جارێکیان لە چاو پێکەوتنیەکە تەرکیزێکم زۆر باشچوو بەلای کۆمەڵە ڕستەی بامەنی قوباتیە هەنیوتی من ئەگەر لە ئەمریکا بم توانیومە لەو چیرۆکانەی کە هەندێک لە فیلمەکانە ڕنگدانەوەی میلەتی تایە و من میلەتەکەی خۆشم بەکەم و کوڕی پیشان نایە میلەتەکەی خۆم بە جوانی پیشانە ینی بینیمانە لە ساتێ بۆ مەستی ئەسپەکانە چی شتێکمان پیشانە لە فیلمەکانی کە چی شتێکمان پیشانە ئەی تۆ وەرە با بزانین هەر بۆ خۆت باسی جینۆسایدت کرد باسی وەرە بە بچۆت بۆ هەڵەبجە ئەستا بە بچۆ هەر ماڵە و ئەگەر چەند نەفەر بن و چەندیشان ڕۆشت بێ بۆ خۆی کۆمەڵە سیناریۆی تایبەتی هەیە بێگومان بەڵام ئێوە وە خۆتان کاگڕێکەوت ینی وەکو بەڕێبەرایەتی سینەما ینی وەک ئەوەی کە فستیڤاڵ ئەنجامێن وەکو دامەزراوی فیم من دەستخۆشیان لە یەکەم زۆر خولی تایبەتەکەنەوە زۆر وەرکشۆپی تایبەتەکەنەوە هیوادارینەوەی کە جەنابی شووتی ئەوان ئەم جارە بیرۆکەیەکی ویان نەبێت کە کەسی شارەزا بانکەن کە ئەو فیلم سازانەیە خۆ کەسانی کانێ کار لەسەر بەرەمێنانی فیلمکەن ینی ئایبێتیان ئەم شتە لەموو گیانەکاری لەسەر فێر کرێ سیناریۆ چۆن نووسێ ینی کاگڕێکەوت ژیانی کاگڕێکەوت چۆن نەخەیتە ناو فیلمێکەوە وە چیشی لەگەڵا بەرەمەهێنری ئێوە ئەگەر پەیامتان هەبێ یاخو پلانتان هەبێ بۆم فستیڤاڵە و ئەرکەکەتان کێشەوە بیخەنە ناو پرۆگرامتانەوە کە ئیشێکی وا بکەن کە کەسانی شارەزابان کرد بۆی سیناریۆ من حەزم نەکرد تازە وترا بەڵام بەڵێ ئایدیاکە لە دوای تاوابوونی پرۆسی ئەم فستیڤاڵە و بەڕێوەچوون و کۆتایی پێهێنانی بە مودەیەکی کەم ئایدیاکی وا هەیە کە لە سێرچی شاین بۆی کە کۆمەڵێک خەڵکی باش ئێختیار بکەین بۆی کە بێن هەمووانەمان پێ بڵێنەوە هەم خەڵکانێکی تریش بەژایی تیا بکەن لەسەر ئەو مەجالە کە زۆر گرنگە بەڕاستی دەستان خۆش هەڵتان زۆر داوە هەرفەتێک بێت لێسە بوو خولێکتان کردەوە لە دامەزراوەی ویم بۆ ئەوەی کە مەیکەپی سینەمایی واتە هەوڵێن لەلایەنە جیاوازەکانەوە بکەن کە سینەمای کوردیش ئینشەڵڵا سینەمایەکی پیشەیان نەبێت و کاتێمە چاوەڕێیەکەین ڕۆژی 19 ئەم مانگە لە سعات 6:30 ئێوارە دوانیوە ڕۆوەکە ئێستا 6:30 لە سیتی سینەما زۆر بەخۆشحاڵی دەستان خۆش بێت سپاس ئێمە بۆم شارە زۆر شتی گرنگمان پێویستە بە تایبەتی بواری هونەری ناوی شاری ڕۆشنبیریە کابێ زۆر بە جوانی ئەم بوونی فستیڤاڵە نابێ بۆیە سپاس بۆ دامەزراوی فیلم سپاس بۆ چیسی سینەما و ئێمەش وەکو کورسات دەڵێن دەستگای میدیای کورسات هەمیشە لەگەڵتانای بۆی کەوە کارەکانتان بەباشی بگەێنن هیوادارین فستیڤاڵێکی زۆر باش و ئارام و زۆر بەچێش کە خۆت باست کرد هیوادارین و سپاس بۆ ئێوەش دەستان زۆر سپاس.